هێژای ئایدن ما ترسە هەوا ئانی زمان وەکە پێکهاتەیان بتایبەتی وەکە ترکمانان کابووچی بتایبەتی پێکهاتەیە ترکمان بگشتی لە عێراقێ ژێ سەرژمێریە دترسن یعنی ترسە هەوا گومان و شکە هەوا ژ چییە؟ ولی پێشکی زۆر سپاس دەکەین و ڕێز و سەڵاشم بۆ کەناڵی بیسار هەیە کە هەموو لایەک ئەزانی کە بابەتی سەرژمێری بابەتێکی گرنگە و دەبێت بە وەکو بابەتێکی نیشتمانی سیر بکرێت و ئەمە لێستادا دەکرێت و شتێکی زۆر زۆر ئاساییە شێش زۆر زۆر تەبیە ئێمە وەکو پێکاتەکان لە هەموو کازیاتش لەگەڵەوەدان کە سەرژمێرێکی بکرێت و باش بێت و کە بۆ بەرژەوەندی هەبێت و بۆ هەموو هاوڵاتیانی عێراق و بەرژەوەندی هەبێت و بۆ هەموو خەڵکەکانی بۆ هەموو پێکاتەکان لە عێراقدا بەڵام دیارە بەتەنیا نەتەوەی تورکمان کە تێبینی نییە و یا ترسی نییە نەتەوەکانی تریش کە وەکو نەتەوەی کورد و نەتەوەی کوردان سریان ئاشور و وەپێکاتەکان تریش کە لێستادا ترسیان هەیە لەو سەرژمێری کە لێستا لە عێراقدا دەکرێت و لەبەرەوەی کە ئەگەر سەیری ڕابردوو بکەن زیاتر ئەو سەرژمێریانە کراوە لە عێراقدا زیاتر بەکار هاتوونیان بەکار هێنراوە بۆ ئامانجی سیاسی کە بەرامبەر پێکاتەکان کە بۆ بەرژەوەندی زۆرینە زیاتر بەکارهێناتەوە کە سیاسەتی زۆرینە بەرامبەر کەمینە کراوە و لە ئێستادا ئێمە کەوا ئەبینین کە ئەم سەرژمێریە گرنگە بۆی پێویستە کە هەموو لایەنێک هەموو هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان لەم شارەکاندا بەشدار بن ناونووسین خۆی بکەن لە سزلی لە ئێحسادا لەو سەرژمێرەیە کە ئەکرێت و بۆ ئەوەی کە بێبەش نەبن لە جەنابێ وەزیر سەرباری وەیەکێک و هەواشک و گومان بەگشتی لەم پرۆسەیە هەن بەڵام سەرەڕای ئەمە ئێوە داوا دەکەن کە پێکهاتەکان بە شێوەیەکی گشتی بەشداری ئەم پرۆسەیە ببن یعنی ئێمە لەگە ئەوەداین کە مەسەل ئێستادا ئەم سەرژمێریە ئەکرێت و کە بڕیار درراوە کە گرنگە کە بەشداربوونێکی باشە بێت و بەتایبەتی کە لەگەڵەداین کە ئەو هاوڵاتیانە کە بگەڕێنەوە بۆ شارەکانی خۆیان کە لە ناو شارەکانی خۆیان ناو نووس بکەن و وایە بەشدار من لە پرۆسەی سەرژمێریەکەدا لێرەدا کە لێرە گرنگەکە ئەمەیە ئەوەیە کە لێرەدا ئەم سەرژمێریە کە بۆ سەرژمێری دانیشتوانانی خەڵکی عێراقە کە بۆ سەرژمێری نەتەوە و ئاین نییە کە پێشتر ئەم بڕگەیە تێدا بوو دیارە گلەیە زۆر هەبوو بە تایبەتیش پێکاتەکان زیاتر گلەیەیان هەبوو لەسەرەوە لێستادا ئیستقراری سیاسی گرنگەوە ئیستقراری ئەمنی و ئیستقراری اقتصادش بۆ گرنگە بۆ عێراقەوە بۆ ئەم سەرژمێریە بکرێت و بەڵام لە عینی کاتیشدا کە ڕابردوو ئەگەر تەماشا بکەین ئەم سەرژمێریانە کراوە زیاتر بۆ مەڕامی سیاسی بەکار هاتووە لێستادا ئەمە ئەم سەرژمێریارە گرنگە کە ئەمە وەردە کە ئەبێتە بنەمایەک کە بێتە بۆ بنەمایەک بۆ دیاریکردنی مەسەلەن مەقاعدی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگایان لە عینی کاتیش دەبێتە بنەمایەک بۆ میزانیە و بودجە و بۆ پرۆژەکان بۆ خزمەتکردنی شارەکانیش لە عینی کاتیکە مەسەلەن جەنابەت باشتر دەزانی یعنی ئەم سەرژمێریە یعنی پرسیاری نەتەوە و ئاینی تێدا نییە کەواتە یعنی ئەگەر ئەم پرسیارانە تێدا نییە بوو دەبی ئێوە دڵگران بن لەوەی یانیش ترستان هەبێت کە بوومەرەمی تر بەکار بە یانیش ڕێژەی بە تایبەتی تورکمانەکان کەمتر بێ لەو ڕێژەی ئێوە دەڵێن کە لە عێراقە هەمووی زیاترە لە 3 ملیۆن کەس یان ئێستا کە پێشترش ئێمە وتومانەکە بەتەنیا مەسەلەن ئەو بڕگەی نییە کە تایبەتە بەنەتەوە و بە ئەدیان بابەتی ترشەیە کە کاریگەری دروست دەکات کە لە خۆیدا نەتەوەی تورکمان کە نەتەوەیکی ئەسیلە لە عێراق و کە ژمارەی نەتەوەی تورکمان نزیکەی 4 ملیۆنە لە وجودیان لە عێراق و لە هەرێمی کوردستاندا کە لە ئێستادا فاکتەرشی گرنگن کە بۆ بێزکردنی پێکەوە ژیان نەتەوەکان و ئەدیانەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆیە پێویستە ئەم سەرژمێریە ئەحسایە
کە تیژ هیچ نەتەوەیەک نەبێت و هیچ پێکاتەکان نەبێت و کە لە داهاتوودا نەکرێتە بابەتش سیاسی بۆ نەتەوەکانی تر و بۆ پێکاتەکان بەکارێت و لێرەدا گرنگە ئەمە لێرەدا گرنگەکە مەترسێکە لەوەدایە کە لە ساڵی 2014دا کە بەهاتنی داعش بۆ ناوچەی مووسڵ و بە تایبەتی بۆ تلعفەر و بۆ شەنگال بۆ ساحلەنینەوە بۆ ناوچەی کەرکووک و بۆ ناوچەکانی تری کە ئەو ناوچانێکە کێشەی لەسەرەوە وجودی نێتەوەکان جۆرا و جۆری تێدا وجودی پێکاتەکان تێدایە کە ئەمانە کە ئاوارە بوون کە ناوچەی خۆیان لە ترسی داعش بەجان هێشتووە کە بۆ دەرەوەی ناوچەی خۆنە ڕۆژ و هاتوونە بۆ ناوچەکانی مەسەلەن هەرێم و یا چوونە دەرەوەی عێراق کە ئەمە لە ئێستادا مەسەلەن میسال وەرگرن کە ناوچەی تلعفەر کە ناوچەیەکی تورکمانێشیەکی زۆر گرنگە نزیکەی نفوسی لە 300,000 هاوڵاتی زیاترە لە ئێستادا کە ئەمانە ئاوارە بوونە لە ترسی داعشدا کە لە 150 نەگەڕایتەوە کە لە دەروای عێراقن چۆن ئەمانە ئەحسا ئەکرێت و کە مەسری ئەمانە چۆن ئەبێت و ئەمە لێرە گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات بە هەمان شێوە بۆ شەنگال یعنی بۆ شەنگال کە لە ئێستادا ناتوانن لە ترسی پەکەکە ناتوانن بگەڕێنەوەی وایە لە ترسی داعش کە ناوچەی خۆیان بەجێستە چوونە دەرەوەی عێراق ناتوانن بگەڕێنەوە کە بۆ هەمان شێوە ببرە کریسیانەکان ئەمە یەک لە لایشکەوە کە لە دوای ساڵی 2003دا کە چەندەها هاوڵاتیان کە چەندە هاوڵاتی کە لە دەرەوەی شاری کەرکووک لە ناوچەکانی باشووری عێراق و ناوچەکانی تر کە هێنراوەتە ناو شاری کەرکووک بۆ وە شارەکانی تریش بۆ هەمان شێوە ئەوانە هەموو کاریگەری سلبیان هەیە لەسەر کاریگەری خراپیان هەیە لەسەر ئەو ناوچانەدا یان لێرەدا گرفتەکە بۆ پێکاتەکان دروست بووە ینی سەرژمێری مەترسی ئەم لایەنانەش ینی ئەنجامدانا سەرژمێریە ئەفساڵە لەسەر بنگە هەیە سەرژمێریە ساڵ 1957 و تومارکردنا وان کەسان لەسەر ناوچەین واین ڕاستان وان مەترسیە توژێ بەحثکە هەموویە ڕاناکەت ژبلی وان کەسێک کوش عێراقی دەرکەتی یعنی ئەمانە ئەگەر یانێ ئێستام سەرژمێریە بکرێت و ئەگەر کە لە داهاتوودا کە یعنی لە داهاتوودا ئەگەر بکرێتە بابەتێکی مەسەلەن سیاسی کە ئەمە لەوانەیە خراپ بێت و بۆ هەرێمی کوردستانیش خراپ بێت و یان بۆ پێکاتەکانی تریش خراپ بێت و یعنی وتم کە ئەمانە بۆیە پێویستە کە ئیستقراری سیاسی پێویستە کە ئیستقراری ئەمنی پێویستە لە عینی کاتیشدا کە ئەم سەرژمێری ئەکرێت و دەبێت زۆر شەفاف و خاوێن بێت و کە هیچ هەڵەیەک دروست نەکات و کە وتم کە ئەم گرفتانە هەیە کە لە ناوچەکەدا لەو باشە کاکە ئایدن جەنابی وەزیر ئێستا دەمەوێت بەڕاشکاوی بزانم ئێستا دەمەوێت لە جەنابتان بەڕاشکایی بزانم یعنی ئێوە زۆر جار دەڵێن دەترسین نیگەرانین کە ئەم سەرژمێریە دەرئەنجامەکانی لە بوو مەسەلەی سیاسی و دژی نەتەوە پێکاتەکان لە عێراق و هەرێمی کوردستان بەکاربێ یعنی مەبەستان لێرە لە چییە؟ یعنی ئێمە لە ماوەی ڕابردوودا کە وەکو نەتەوەی تورکمان وەکو نەتەوەی کردان سریان ئاشوو نەتەوەکانی تر کە لە ڕابردە ئەو فشارانە هەبووە لەو ناوچانە تهدیدانە بووەوەیە کە مەترسیەکانی ئەم ڕێکخراوانە تیرۆریستانە کە مەترسیان دروست کردووە وەکو داعش و پەکەکە کە لەسەر لەو ناوچانەدا ئەم هاوڵاتیانە کە ناوچەی خۆیان بەجێشتیە کە لە دوای 2003 و لە 2014دا لە هەمان شێوەدا ئەمانە کاریگەریان دروستکۆ لەبەرەوەی ئێستا ئەم خەڵکە ئاوارە بوونە کە لە ناوچەی خۆیان ناتوانن بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆیان کە بەشدار بن لە پرۆسەی سەرژمەریاندا ئەمە کە میساڵیشی مینە کە لە ناوچەی تلعفەر و یا لە ناوچەی مووسڵ یان لە شەنگال و یان لە سەهلەنەو ناوچەکان تریش ئەمە دەکات کە ژمارەی هاوڵاتیانی ئەم نەتەوانەکەم دەکرێتەوە لەم شارەدا ئەمانە یەک لە سەبەبە گەورەکانە دەنا کە پێشتریش کە ئەو بەرگانە تێدا بوو کە تایبەت بە نەتەوە و یان بە تایبەت ئادیان ئێمە کە وتمان نابێت ئەمانە تێدا بکرێت چکە لەبەرەوەی لەم ناوچانەی کە ئێستا کە ئیستقراری سیاسی نییە کە ئیستقراری ئەمنی نییە کاریگەری لەسەر ئەوە دروست دەکات بۆیە ئێمە وەکو نەتەوەی تورکمان وەکو هاوڵاتی تورکمان لە شاری هەولێر سەمیز گرفتمان نییە
کە ئەمە شتەشی زۆر تەبیعی و ئاساییە بەشدار دەمین لە پرۆسەی سەرژمێریاری و کە هیچ کاریگەریش دروست نابێتە من لێرە کاریگەریەکە کە لە داهاتوودا لەلایەن بەغداوە کە لەوانەیە ئەم بابەتە بکرێتە بابەتش سیاسی و کە دژی نەتەوەکان و پێکاتەکان وایە دژی هەرێمی کوردستان بەکار بهێنرێتەوە بۆ بەرژەوەندی ئێوە جەنابتان زانیاری هەبێ کە سیاسەتی زۆرینە بەرامبەر کەمینە بەکاربێنێت بەخۆ لە عێراق هەمیشە وا بووە کە سیاسەتی زۆرینە بەرامبەر کەمینە بەکارهاتووە بالا یعنی ئێستا بەسەلەن ئەساسەکە لێرە گرفتەکە لێرە ئەوەیە کە مەسەلەن ئەمە وتم ئەمە ئەم سەرژمێریەکی مەسیریە زۆر گرنگە کە ئەمە لەوانەیە سەرژمێرێکی مەسەلەن ینی ئەم جارە ئەکرێت و لەوانەیە کۆتا سەرژمێری بکرێت و دواتر لەوانەیە ماوەشتر بکرێتە کە بە ئەلکترۆنی بکرێت و ئەم سەرژمێریە بۆیە گرنگە ئەم سەرژمێرێکە لە ئێستا عێراقدا دەکرێت و ئێمە لەگەوە دێن کە نەکرێتە بابەتێکی سیاسی و بۆ بەرژەوەندی زۆرینە بەکار نەهێنرێت و دەرە ئەم سەرژمێرەکە لەستا دەکرێت و خۆی لە خۆیدا گرنگە بۆیە گرنگە هەموو نەتەوەکان و پێکاتەکان هاوڵاتەکان بەشدار من وەوە بچنە شارەکان خۆیان بەشدار بن چکە لەبەر ئەوەی ئەمە لە داهاتوودا دەکرێتە بنەمایەک بۆ تهدیدکردنی دیاریکردنی میزانیە و بودجە و باشە ئەگەر وابێت چ زەرەر و زیانێک بە تەلەحفەر بۆ لە پارلەمان لەو ئەنجومەنەکان ئەگەر وابێت چ زەرەر و زیانێک لە ڕووی گەشەدانەوە بە تەلەحفەر و سەهلنینەوە و ناوچە جێناکوکیەکان دروست دەبێت کە تا ئێستاش هێزە چەکدارەکان گروپە چەکدارەکان لەوێ تا ئەمڕۆژ لەگەڵ بێ ڕێگایان نەداوە خەڵکەکە بگەڕێتەوە سەر ناوچەکانی خۆیان بۆ ئەوەی تۆمار بکرێن لە سەرژمێری یعنی وجودی پێکاتەکان نەتەوەکان ئێمە ڕۆژانە متابع دەکەن لەم ناوچانە زۆر مەترسیان لەسەرە کە پێشتریش کە ئەو هێزانەکە لە دەرەوەی قانون لە دەرەوەی یاسانە ئەو کە گوتم کە ڕێکخراوەکانی تۆرۆریستکە وەکو ڕێکخراوی تۆرۆریستیپەکە و وەکو ڕێکخراوی تۆرۆریستی داعش و ئەو هێزانەکە لە دەرەوەی یاسانەکە زۆر کاریگەری خراپ مەترسی دروستەکان لەسەر هاوڵاتیانی پێکاتەکان لەو ناوچانە بە تایبەتی لە ناوچەی تلعفەر و لە مووسڵ و لە شەنگال و لە سەهلینە و لە ناوچەکانی تریش کە بە هەمان شێوە ئەمانە کاریگەری خراپ دروستەکان لەسەر ڕۆژی پێکاتەکان لەو ناوچانەدا ئەمانە کە ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هاوڵاتیەوە کە ئەمانە کاریگەری خراپ مەترسی دروست کردووە بۆیە ئەوانە نەیانتوانەوە بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆیان کە نەگەڕاینەوە ئەمانە لەسەر چ ناوچەیەک ئێحسا ئەکرێتن لێرەوە گرفتەکە لۆرێ دەست پێ دەکە کە ژمارەیان کەم دەبتەوە لە بەیانی کە بۆ ناوچەی تلعفەر ویا بۆ ناوچەی شەنگال بۆ ناوچەی سالنەوە ئەگەر ئەم سەرژمێرەیە کە بنەما وەری بگرێت و بۆ مەسەلەن بۆ بابلێن بۆ بودجە یان بۆ پرۆژەکان یان بۆ میزانێت چۆن تەعامل دەکرێت چکە ژمارەکەیان کەم دەبێتەوە بۆیە گرنگە ئەم لایەنانەکە هەڵدەسن بە وەکو لوژنەیەک هەڵدەسن بە سەرژمێریکردنی ئەم ناوچانە زۆر دەبێت بە تەرکیز و دیقەت بێن. هێژای ئایدن معروف وەزیرێ هەرێمێ بوو کاروبارên pêkateyان ji hewlêrê gelek spas cenabê wezîr.